إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانە کانی ماڵی خوا یەکێکی تر لە بەڵاکانی زمان لەو ئافاتانەی کە زمان ئەیهێنێتە سەر خاوەنەکانیە دووزمانی و نەمیمەیە. نەمیمە واتە نەقڵکردنی قسە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر، گێڕانەوەی قسە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. دووزمان لە خراپترین کەسەکانن و خەڵکیش خۆی ئەپارێزێ لە زمانی ئەو جۆرە کەسانە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم بۆمان یەگەڕنەوە ئەفەرمێ إن شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره. ئەفەرمێ خراپترین کەس ئەو کەسانن لە ڕۆژی قیامەتە کە لە لای خوای پەروەردگار کە خەڵکی خۆیان ئەپارێزن لە شەڕیان. طبعاً بێگومان دووزمان یەکێکە لەو جۆرە کەسانە. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژێکیان دەرچووە ناو سەحابەکانی فەرمووی با لە ئەمڕۆ بەدواوە ئیتر هیچ کەسێک قسەی هیچ کەسێکم بۆ نەهێنێ، من حەزەکەم کە بێمەناوتان دڵم بەرامبەرتان سەلامەت بێ. ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و ترمذی ئەو حەدیسە گێڕنەوە. ئەو کەسەی دووزمانی ئەکا کارەکەی زۆر لە غەیبەت خراپترە، کە غەیبەت جەنابتان ئاگادارن یەکێکە لە کەبائیر، هەندی عولەما ئەڵێن لە زینا خراپترە. بێگومان دووزمان زۆر لەو کەسە خراپترە کە غەیبەت ئەکا، چونکە بەهۆی ئەو دووزمانیەوە، بەهۆی ئەو فیتنەی و نەمیمەوە دڵەکان بەرامبەر بە یەکتری ئەگۆڕێن، دەروونەکان بەرامبەر بە یەکتری ئەو پاکێتیەی نامێنێ، دوژمنایەتی و بغز و قین لە ناو دڵەکانە دروست ئەکات دەرحەق بە یەکتری. زۆر جار ئەو دووزمانیە ئەبێتە هۆی ئەوەی کەوا سڵەی ڕەحم و خزمایەتی ئەبچڕێ. ئەو دووزمانی و نەمیمەیە کە ئەبێتە هۆی ئەوەی جاسووسی پەیا ببێ لە ناو خەڵکا، خەڵک کوڵ یەکتری بگرن بزانم ئایا ئەو قسانە ڕاستە. هەندێک جار ڕزق ئەبڕێ بەهۆی دووزمانی و نەمیمەوە. کابرایەک لە دائیرەیەکە تەعینە لە شەریکە و کۆمپانیایەکە ئیشەکە و کارەکە لای کابرایەک ئیشەکە، بەڵام بەهۆی دووزمانی خەڵکانێکی ترەوە ڕزقەکەی ئەبڕن. دووزمانی جاری وا هەیە ئەبێتە هۆی کوشتنیش. خۆشەویستەکانم، یەکێ لەو قسانەی کە ئەیگێڕنەوە زانایان ئەڵێن وەختی خۆی کابرایەک عەبدێکی هەبووە، عەبدەکەی دووزمان بووە، بۆیە بردوێتی بۆ بازاڕ بیفرۆشێ و لە کۆڵی خۆی کاتەوە. کابرایەکی تریش بە دوای عەبدێکا گەڕاوە کە بەهێز بێ و بە خاوەن بازوو بێ بۆ ئەوەی بتوانێت ئیشوکاری پێی خۆی پێ ئەنجامدا. گەڕاوە بە بازاڕە ئەمەی بینیوە و توێتی ئەمە بە چەند ئەم عەبدە تەماشای کردووە، سعرەکەی زۆر هەرزانە و مناسبە. و توێتی کاکە ئەم عەبدە عەیبی چییە؟ ئەمیش وتێتی هیچ عەیبێکی نییە، تا بڵێ ئیشکەرە، تا بڵێ بەتوانایە، بەڵام ئەو عەیبەی کە هەیەتی تەنها دووزمانیەکە، نەمیمە ئەکا. ئەوش توێتی بەس نەمیمە و دووزمانی با بۆ خۆیان دووزمانی بکە، خۆ من ئیشی خۆمی پێکەم. ئەڵێ مدەتێک ئەڕواتە لای ئەم کابرایە
دوای ئەوە هەوڵ ئەدا دوو زمانی ئەکا لە نێوانی خۆی و یعنی کابرا و خاوەنەکەی و ژنەکەی. بە ژنەکەی ئەڵێ ئاگات لێیەتی پیاوەکەت زۆر ڕوئەدا بە ژن، ئەوەی من ئاگام لێیەتی حتا بەتەمایە ژنێکی کەش بێنێتە سەرت. ئیتر ژن طبعا زۆر بە ئاسانی لەم مەوزوعە کەوتیان ژنی تر دێنێتە سەرت یەکسەر باوەڕەکە، ئیتر یەک و دووی تیان نییە. ئیتر دەسەکا بە گومان بردن بە مێردەکەی و بە مێردەکەش ئەڵێ ئەوەی من ئاگام لێیەتی ژنەکەت بەتەمای خیانەتە لێت. طبعا پیاویش خۆتان ئەگەدارن غیرەتی پیاوە کە جاری وا هەیە بەرچاوی تاریک ئەبێ، ئاگای لە خۆی نامێنێ کاتێک ئەو مەوزوعی بۆ باسەکرێ، بۆیە هەردوویانەکەونە گومان لە یەکتری، ئەمیش ئەکەن بەواستە، ئەم لەم شتەکاتەوە لەویش شتەکاتەوە. هەتا ڕۆژێکیان بە ژنەکە ئەڵێ ئەگەر ئەتەوێ نەجاتت دەم لە دەست ئەو ژنەی کە ئەیەوێشت بێتە سەرت، کابرایەکی تاڵۆگر نوشتە نووس سحرباز داوای تەڵێکی ڕیشی مێردەکەتی کردووە تا لەو تەڵە ڕیشە نوشتەیەکی باشت بۆ بنووسی، کە شەو هاتەوە ماندووە و خەوت تۆ ئینێکی لێ بکەرەوە تەڵە ڕیشێک. بە پیاوەکەش ئەڵێ ئەگەر ئەتەوێت بزانی ژنەکەت بەڕاستی خیانەتی لێت کردووە، ئەم شەو بڕیارە خۆی و دۆستەکەی بڕیاریان داوە ئەم شەو تۆ سەر ببڕن، کە گەڕایتەوە بە ماندوێتی و هیلاکی و خەوتی چەقۆ ناتە ملت. ئیتر پیاویش دێتەوە حەساو کە بڵێم ئیش ناکات، دەست و قاچی شکاوە خەوی ناباتەوە، تۆ بڵێ ئەم ژنەی منە چەند ساڵە لەگەڵ مایە خیانەتم لێ بکە. هەر سەر لە ئێوارە خۆی کا بە خەوت و ژنەکەش فەقیرە بۆ ئەوەی ژنی تر نێتە سەری، چەقۆ ئەبا و تاوەکو هەن یعنی تەڵە ڕیشێک لە ڕیشەکەی پیاوەکەی ببڕێ، بەڵام پیاوەکەی دەستی ئەگرێەوە ئەزانێ هاتووە بۆ کوشتنی، ڕاستەن ژنەکە سەرە بڕێ لەوێ، کە سوکاری ژنەکەش دێن پیاوەکە سەرە بڕن و یەک فیتنەی گەورە دروسە بێ. هۆکارەکەشی دوو زمانی. دوو زمانی زۆر پیسە برا خۆشەویستەکانم، ئەگەر ئاگامان لێی نەبێ بەڕاستی کۆمەڵگاکەمان وێرانەکە، خێزانەکان تاک وێرانەکە. هەر لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بەتوندی لەسەری دواوە. تەنانەت براینە ئەتوانم بڵێم یەکێکە لە گەورەترین کەبائیرەکان بە ئیجماعی زانایانی ئیسلام. تەماشا کە پێغەمبەری خۆشەویستمان لەبارەیەوە چی ئەفەرمێ؟ ئەفەرمێ لە حەدیثی صحیحە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە: لا يدخل الجنة نەمام، کەسی دوو زمان هەرگیز بەهەشت نابینێ و ناچێتە بەهەشتەوە. لە ڕوایەتێکی تریا لا يدخل الجنة قتات، هەر یەک معنای هەیە. هەروەها لە صحیحەینا لە بوخاری و مسلمە هاتووە لە عەبدوڵڵای کوڕی عەباسەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای دوو قەبرە تێپەڕ بوو. فەرمووی موسڵمانان ئەم دوو قەبرە ئێستا عەزاب ئەدرێن، عەزابیش ئەدرێن لە شتێکە کە سووک بوو ئەیانتوانی بە ئاسانی نەیکەن، بەڵام نەکبەتی ئەمانە ئیبتیلا بوون بەو دوو گوناحەوە، بۆیە ئێستا عەزابی قەبر ئەدرێن. لەبەرەوە زانایانمان ئەفەرمن لە هۆکارەکانی عەزابی قەبر ئەم دوو گوناحن، یەکێک یعنی یەکێک لەوانە ئەمانن. ئەما ئینەهما لەیعەذەبان وما يعذبان في كبير. بەقسەدەوە نییە ئەم گوناحە پێغەمبەر فەرمێ گەورە نییە، گوناحەکە گەورەیە بەڵام ئاسان بوو خۆیانی لێ بپارێزن. ئەما ئەحەدهما فكان يمشي بالنميمة، یەکێک لەم دوو قەبرە کە بەهۆی ئەو گوناحەوە عەزاب ئەدرێ، گوناحەکە بریتیە لە دوو زمانی. دووهەمیان وأما الآخر فكان لا يستتر من بوله، للرواياتك لا يتنزه من بوله، يعني خوي لا ميز باك ناكردوا، يعني تاراتي ناقرت. كسيك لكاد ميز كردنا لكاتي تارات قرتنا خوي باك ناكردوا، يان لواني بلي خۆی
خۆی دانە ئەپۆشی لە ڕیوایەتەکەی ترە، یعنی زۆر گوێی ناداتێ خەڵک بیبینن خەڵک نەیبینن. لەبەر ئەوە زانایانمان ئەفەرمن شێوازی تارادگرتن و خۆپاکردنەوە زۆر گرنگە، لەبەر ئەوەی ئەبێتە هۆی عەزابی قەبر. ئەمە معنای ئەوە نییە تۆ وەسواست بۆ دروست ببێ لە خۆپاکردنەوە، نا، بەو شێوازە خۆت پاک بکەیتەوە یان ئادابەکانی خۆپاکردنەوە بەجێ بێنی لە کاتێکا دەسەگەینتە ئاو لە بەرچاو خەڵکداچی و کاتێکیش خۆت پاکەکەیتەوە بە جوانی خۆت پاکەیتەوە بەبێ زیادە ڕەوی. هەیە ڕوا کاتێ میزەکە هێشتان میزەکە لە ناو گیانێ ماوە هەڵەسێ، یعنی پەلە ئەکا، هەشە زۆر ئەبێنێتەوە زیادە ڕەویەکە و هەردووی خراپە. بەڵکو ئەوەی کە ئینسان تەمین بوو کە گیانی هیچی تیان نەماوە خۆی پاکەکاتەوە. خراپترین جۆرەکانی دوو زمانی خۆشەویستەکانم ئەو دوو زمانیە کە قسەی خەڵک ئەبەی بۆ لای حکوومەت، بۆ لای دەسڵاتداران. لە هەموو زمانێکە دەسڵاتداران دوژمنیان هەیە و ملت ئەغلب بەرامبەر بە دەسڵاتداران شتی لە دڵایە، هەیە زوڵمی لێکراوە، هەیە مەعاشی بڕراوە، هەیە ئیتر هەر یەکێک و شێوازێک قسە لە دەمیان دەرەچێ، هەموو خەڵک خۆی پێ ناگیرێت قسە نەکا. خەڵکانێک هەیە جاسوسی بۆ دەسڵاتدارانەکەن، بوونەتە جاسوس و چاوی ئەوان لەبەر خاتر چەند فلسێک، لەبەر خاترەوەی عەلە ئاساس ئەو دەسڵاتداری خۆشەوێ، ئیتر ئەڕوا قسە ئەگەێنێتە ئەوان و ئەوانیش خۆتان نەزانن چۆنن. ئەگەر بۆیان بکرێ کوشتن ئەکوژن، ئەگەر بۆشیان نەکرێ ڕزق ئەبڕن. جا ئینسان ئەبێ خۆی بپارێزێ بەڕاستی، نابێ ئێمە لە ناو یەکتریا ئەوەنە خراپ بین قسەی یەکتری بۆین بیگوازینەوە بۆ دەسڵاتدار. دەسڵاتدار چی منەتێک لە تۆ ئەبینێ، ئەگەر تۆ هەرچی هەیە بۆی بکەی چەند فلسێکت پێدا یان پێکەنێ بەدەم تۆ یان دەسێ دێنێتە سەرتا یان ڕسمێکت لەگەڵ ئاگرێ، ئەمە چییە؟ یعنی لە مردن ڕزگارتەکە، لە عەزابی خوا لە ڕۆژی قیامەتە ڕزگارتەکە. برا با بژەی 20 ساڵتر بژەی، ئەی دوای 20 ساڵەکە تۆ ڕزقی کەسێکت بڕی، تۆ کەسێکت دا بە کوشت. ئەوانەی کەوا دەسڵاتداران ئەیان کوژن لە پەناوە بە هەر ناوێک لە ناوەکانەوە، هەمووی هۆکاری خۆمانە. یەکی وەک ئێمە ئەڕوا فیتنەیی ئەکا، ئەڕوا دوو زمانی ئەکا، لەوانەیە کابرا ئەوەشی نەوت بێ شتێکی زیاوەشە خاتەبانی و ئێگەێنێتە ئەوان. خوا پەنامەندە لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم. یان چی ئەبێتە هۆی ئەوەی کەوات خەڵکی دوو زمانی بکەن؟ یەکەمیان ئەو کەسەی کە دوو زمانیەکە دڵی نەخۆشە، دڵی گەنیوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە لاشەی ئینسانە پارچە گۆشتێک هەیە، ئەگەر ئەو پارچە گۆشتە گەنی هەموو لاشەی ئینسان ئیترە گەنێ، ئەویش بریتیە لە دڵ. دڵ گەنی زمانی شەگەنێ، دەستی شەگەنێ، ئیتر دەسەکا بە ئەنواع و ئەشکاڵ کاری خراپ، کۆمەڵگا تێکەدا، خێزانەکان تێکەدا. هۆکارێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم زمان پیسی. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ مسلمانی ڕاستەقینە ئەو مسلمانەیە کە مسلمانان لە زمانی لە دەستی پارێزراو بن، یعنی بە زمان غیبەتیان ناکە، دوو زمانی ناکە، بوختیانیان بۆ هەڵنابەسێ، درۆ ناکە لەگەڵیانە، یعنی ئەو گوناحانەی کە بە زمان ئەکرێ ئەم نایکا. و بە دەستیش لێیان نادا، ئازاریان نادا، شت نانووسێ لەبارەیانەوە، تەقریر نانووسێ بۆ حیزبەکان و بۆ دەسڵاتدارەکان، یعنی بەدەست و بە زمان. ئەگەر تۆ حەزەکەی مسلمانێکی ڕاستەقینەبی، خۆ ئەتوانی ئێستا لەم شوێنە بڕیار بدەی، ئەتوانی هەر لەم شوێنە بڕیار بدەی بڵێ من لەمڕۆ بەدواوە هیچ شتێک ناکەم، ناڵێم بە زمانم زەرەر بە مسلمانان بگەێنێ و بەدەستیش ئەنجامی نادەم کە زەرەر بە مسلمانان بگەێنێ هیچ شتێک. خۆ ئەتوانی شتێکی زۆر بەسیتە، بەڵام پیاوی ئەوێ، پیاوێکی ئەوێ وعد بدە. لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم ئیمان لاوازی، هەست نەکردن بە مراقەبەی خوا. تۆ من لە مەجلیسێکا دانشی قسەی کەسێ بۆ کەسێک ئەبەی، طبعاً دلیلەوەیە تۆ ئیمانت زەعیفە، دلیل ئەوەیە هەست ناکەی خوا هاوەبان سەر تۆ، خوا ئەدبینێ، خوا ئاگای لێتە، خوا گوێی لە قسەکانتە. بۆ خۆشی مەجلیس یا بۆ خۆ نزیکردنەوە لە کەسێک
قسەی کەسێکی تری بۆ دێنی حتا باڕاستیش بێ تۆ نابێ بیکەی. یەکێکی تر لە ئەسبابەکان و هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم نەفامی. خەڵکانێکەیە نەفامن، نازانن چەند گوناحە دوو زمانی کردن، نازانن یەکێکە لە گەورەترین کەبائیرەکان، نازانن لە ڕۆژی قیامەتە تۆ هەرچی کردەوە تێ پوچەڵ ئەبێتەوە، ئەبی بە مفلس بە مایە پوچ و ئەخرێتە ناو ئاگری جەهەنەمەوە، چونکە کردەوە چاکەکانت هەمووی ئەدرێ بەوانەی کە زوڵمن تیان کردووە. ئاخر ناکرێ برا بە ڕێزەکانم تۆ لەم دنیاە هەرچی هاتوێتە زمان تاوتوێتت لە ڕۆژی قیامەتیشە نوێژەکەت و ڕۆژۆکەت و حەجەکەت و عومرەکەت و هەمووی دووە حەساب کرابێ. شتیوان نییە. بەخوا ئەو نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوانەی کە ئەیکەی هەمووی ئەدرێ بە ئەوان. نەفامی بە زەرەرەکانی، یعنی زۆر کەسێ نازانێ نەفامە بە زەرەرەکانی دوو زمانی، نازانێت چەند خەتەرە، نازانێ پێغەمبەر چی فەرمووە دەربارەی. زانایانمان چیان فەرمووە؟ زانایانمان ئەفەرمن یفسد النەمام في ساعة ما لا يفسده الساحر في سنة. ئەو ساحرانەی ئەیان بینن کەوا بڵاوە بوونەتەوە بەناو هەموو ئومەتی ئیسلامە، بەناو هەموو گەڕەک و کۆڵانەکانە کە سەر لە خەڵک تێکەدەن، کە قوڕەکەن بەسەر خەڵکە، کە بینی ژن و مێرد تێکەدەن، کە فەسادەنەوە لە ناو خەڵکە، کە لە زمانی ئیمامی عومەر دریاوە لە گەردنیان و کوژراون. ئەو ساحرانە ئەوەنەی دوو زمانەکان زەرەریان نییە. دوو زمان بە سەعاتێ زەرەری ساڵێکی ساحر ئەدا لە ناو خەڵکە. کۆمەڵێکی تر لە زانایان فەرموویانە عمل النەمام أشد من عمل الشيطان، وتویانە کاری دوو زمان زەرەری زیاترە لە کاری شەیطان، چونکە شەیطان دیار نییە برا بە ڕێزەکانم، تێ وەسوەسەت بۆ دروستەکە، وەسوەسەت بۆ دروستەکە، تو ئەتوانی أعوذ بالله من الشيطان الرجيم بکەی، ذکرێ بکەی، دوورەکەوێت و ئەڕوا. ئەی بەس نەمام دێتە بەرامبەر دائەنشێ دوور لە ئێوە، ڕووتان تێەکە وازت لێ نایەنێ، نەبە أعوذ بالله من الشيطان الرجيم ئەڕوا، نەبە ذکرکردن ئەڕوا، دێ دک 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 لەسەرت ئەکوتێ لە ناو مێشکتا دروستێکە، لە ناو دڵتا دروستێکە، تا بینی خۆت و باوکت تێکەدا، خۆت و برایەکت تێکەدا، خۆت و ئامۆزایەکت تێکەدا، خزمایەتی ئەبچڕێنێ، قوڕەکا بەسەر تا، قوڕەکا بەسەر خەڵکیشە. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم ئەوەی کە ئەبێتە هۆکاری دوو زمانی هەندێک جار تۆڵە سەندنەوەیە. کابرایەک لەوانەیە بە نەزانین و یا بەزانین و شتێکی بەرامبەرت کردووە، تۆش ئەتەوێت تۆڵەی لێ بسێنیتەوە، ئەڕۆی لەقینە شتێکەکەی. طبعا ئەمەش زۆر زۆر خەتەرە. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم خۆشەویستی دەربڕین بەرامبەر بە ئەو کەسەی کەوا قسەکانی بۆ ئەبەیتەوە، بەس لە ڕاستیە تۆ دوژمنی ئەو کەسەی، خۆوا دەرەخەی خۆشتەوێ، بەس خۆت دوژمنیت، چونکە یەک ئەڕۆی گوناحێکەکەی لەلایە و تووشی گوناحیەکەی، دوو دڵی ئەگۆڕی، دڵی ئەگەنێنی، سێ قین دروستەکەی بەرامبەر بە کەسە نزیکەکان یان بەرامبەر بە دۆستەکان یان بەرامبەر بە ملەتەکە. سەکار بەدەست جاری وا هەیە ئەم ملەتە لەگەڵ ملەتە ڕێکوپێکە هیچ مشکلەیەکی نییە، حەقەکانیان ئەدا و ئەوانش حەقی ئەوە دەن، بەڵام خەڵکانێکی فیتنە، خەڵکانێکی فەساد ئەکەونە ناو ئەو وەزعات تا وای پێکەن ئەو قینی لە خەڵک بێ، حەقیان نەدا، مافیان نەدا، بڵێ ئەمانە خراپن، بڵێ ئەمانە وان. طبعا ئەوە هەمووی دوو زمان هەمووی خراپەکار کردێتی، ئینجا ملەتیش قین لە ئەو هەڵەگرێ و ئیتر خۆتان نەتیجەکەی ئەزانن. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم دانیشتنی زۆر لە مەجلیسی خراپ. براکانم ئینسانی مسلمان وەک چۆن ئاگای لە هەموو شتێکی ژیانێتی، حەساب بۆ نان خواردنیەکە لەبەر ئەوەی تووشی نەخۆشی نەبێ، حەساب بۆ سەرما و گەرماەکە، لە کاتی سەرمای زۆرە جلوبەرگی باش لەبەرەکە، لە کاتی هەر وەزعێکە حەساباتی خۆی ئەکا، دەی ئەبێ بۆ دانیشتنەکانیشت ئەبێ بزانی لەگەڵ کیا دانیشی. خەڵکانێکەیە دڵت ئەگۆڕن، خەڵکانێکەیە تووشی گوناح دەکەن، تۆ لەگەڵیانەدا منشە، تۆ لەگەڵیانەدا منشە، با تووشی موسیبەتت نەکەن. وەکۆتا سەبەب لە ئەسباب و هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم خۆ بە گەورەزانین و فیزلی بەسەر خەڵکە. ئیمانداری ڕاستەقینە خۆی بە گوناحبار ئەزانێ، دائیمەن هەر کەسێک چەندیە گوناحبار بێ ئەمەڵێ من لەو گوناحبارترم، کێ ئەڵێ ئەو لە لای خوا پلەی زۆر لە من بەرزتر نییە. کاتێ بەو شێوازە تەماشای خەڵکت کرد قەت فیت و فات ناکەی،
ئاخر زۆر گرنگە براکەم ئەم سیفەتە لە هەر هەمومانە هەبێ. من بە دوو ڕکاتی نوێژی سنەت یا شەو نوێژی بە دوو ڕۆژی ڕۆژوگرتنی سنەت با خۆمم لێ نەگۆڕێ، بە دوو فلسکە بیدەم بە فەقیرێ با خۆم لێ نەگۆڕێ، بە عومرەیە زیاتر یان حەجێک با خۆمم لێ نەگۆڕێ. ئەوە وات پێ ناکا لە خەڵک گەورەتر بی، لە خەڵک بەرزتر بی، بەڵکو دڵەکەتە دڵەکەت. جاری وا هەیە کەسێک هەیە تەنها فەرزەکانی ئەنجامەدا و دیاریش نییە و زۆر خۆشی بەرز ناکاتەوە، بەڵام دڵی ئەوە نەپاکە، ئەوە نەپاکە لای خوای تەعالا وەکو ئاوێنە وایە، ئەوە لەسەرەوەی هەمووانە، ئەوە دڵنیابە، ئەوە دڵنیابە. خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، یا ڕەبی ئیسلاحمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت زمانمان بپارێزی لە دوو زمانی، لە خراپەکاری، لە فیتنەیی، لە غەیبەت. یا ڕەبی هەر شتێک زەرەرمان لێدا بۆ دین و دنیامان، یا ڕەبی بمان پارێزی لێ، یا ڕەب العالەمین. هاوکارمان بی، یارمەتی دەرمان بی، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، دەرد و بەڵا لە وڵاتمان بە دوور بگری. یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی، ماڵ و مناڵمان ئیسلاح بکەی، خێزانەکانمان ئیسلاح بکەی. یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت کاربەدەستانمان ساڵح بکەی، کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری، یا ڕەب العالەمین. ئامین ئامین. دوو زمانی عیلاجەکەی چییە؟ طبعا هەر لە هۆکارەکان و ئەتوانین عیلاجەکانیش بزانین. یەکەم عیلاج دانەنشی لەگەڵ کۆمەڵە خەڵکانێکە کە خراپەکارن، یا باسی خەڵکەکەن، یا باسی قسەی خەڵکەکەن. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەنعام ئاەتی 68 ئەفەرمێ وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيره وإما ينسينك الشيطان فلا تقعد بعد الذكرى مع القوم الظالمين. لآياتي تريشا فرمي أجر لقل أنا دابنشي توش لأواني جوان لي بقري توش لأواني. إنساني مسلمان لدواي أويكا لدين تيجيش لإسلام تيجيش لقل خلقانيكا كزمانيا برلا كرديا لقل كسانيكا ككردوكانيا بدرفتاريا دانان شيت ولا مجلس أنا دانان شيت باور نكين بو كسانيكا قصي خلقمان بودينن. خوای تعالى لقرآن پیروزة بهمومان أفرمي يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. سورة حجرات. خوای تعالى فرمي أجر كسكي فاسق خبريكي بوتان هنا هوالي قصيكي بوتان هنا باوري بيه مكان نوك خلقانك توشي مصيبتك بكن يعني توشي شتيكان بكن كفقيرانا آقايان لخوان نية. والله چەندجار خەڵکانێک هاتون قسەی خەڵکانێکیان باس کردو فەقیرە ئەو هەر ئاگای لە خۆی نەبووە، هەر لەوانەیە نیەتیشی نەبی ئەو قسەیەکی کردبێ ئەم بە شێوازێکی تر باسی کرد. جا ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. تو ئەگەر بڵێ ئەو کەسە ڕاستگۆیە فاسق نییە، خوا ئەفەرمێ گوێ لە فاسق مەگرە، براینە هەر کەسێ قسەی خەڵکی هێنا بۆ یەکێکی تر فاسقە، دڵنیا بە فاسقە، حتا بە ڕاستگۆیش هێنای. ئەو ئینسانانەی کە قسەی خەڵک ئەگوازنەوە بۆ خەڵکی تر فاسقن، تاوانبارن، خاوەنی گوناحی گەورن. ئەبێ تۆ گوێیان لێ نەگری، ئەبێ نەک گوێش نەگری، ئەبێ ئینکاریش بکەی. یەکێ قسەیەکیان بێ کاکە ئاگات لە خۆت بێ. ئەم قسانە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ خراپەیەکی بینی با بەدەستی بیگۆڕێ، ئەگەر نەیتوانی بە زمانی بیگۆڕێ، ئەگەر نەیتوانی ئەبێت لە دڵەوە پێی ناخۆش بێ هەڵسێ لەو مەجلیسەدا نەنشێ. هەر هەڵسانەکەت زۆر مهمە براینە. جاری وایە ئەو کەسانەی وا دانیشتن لە ڕوت نایە قسە بکەی، ناتوانی بیگۆڕی، بەڵام بە ئاسانی ئەتوانی هەڵسی کە هەڵسیایی باشترین ڕەددە بۆیان کە هەڵسیایی و وەتو نەوعێک لە تووڕێی و دەمچاوت تێکدا ئیتر خۆی بۆ خۆی دیارە و ئەگەر عاقڵ بن ئەزان. نەسیحەتی ئەو کەسە بکەی ئەگەر بتوانی، ئامۆژگاری بکەی پێی بڵێ کاکە گیان ئەم ئیشەی تۆ ئیکەی گوناحێکی زۆر زۆر گەورەیە. ئەوە پێغەمبەر وا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئاگات لە خۆت بێ. ئەو کەسەی دوو زمانی ئەکا وەوازی لێ نایەنێ ئەبێ قینت لێی بێ، ئەبێ قینت لێی بێ، چونکە خوای گەورە قینی لێیەتی. إن الله لا يحب المفسدين. معقولە خوا قینی لێ یەکێک بێتۆ خۆشت بێ؟ ئەی ئیتر ئەمە کەی وەلا و بەراءە؟ ئەی ئیسلامەتی چۆن وا ئەبێ؟ تو ئەبێ خوا کێی خۆش بێ ئەو کەسەت خۆش بێ، خوش کێی خۆش نەبێ بێ خۆشت نەبێ.
دڵنیا بە ئەو کەسە قسە بۆ تۆ دێنێ قسەش لە تۆ ئەبا بۆ خەڵکی تر ئەو کەسانەی قسە بۆ تۆ دێنن قسە بۆ خەڵکی تر ئەبەن هی تۆ جا ئاگات لە خۆت بێ خۆت مەخەرە بەردەمی کەسانێک کە مەسلحەتیان لەکوێ بێ ئەواکەن گومانی خراپ نابێ بە هیچ کەسێکە قسەیەکیان بۆ تێنا گومانی خراپ نابێ ڕۆژێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی مسلمانان بوو کابرایەک هات وتی وەڵا فڵانە کەس وای وتە ئەمیش وتی ئەگەر قسەکەت ڕاست بێ ئەوە بەر ئەو ئاەتە ئەکەوی کە خوای تەعالا لە سوورەتی قەلەم ئەفەرمێ لە ئاەتی 11 هەمازی مەشاء بنەمیم تۆ فیتنەی تۆ دووزمانی بەری ئەو ئاەتە ئەکەوی ئەگەر ڕاست بکەی قسەکەت ڕاست بێ ئەگەر درۆژ بکەی بەری ئەو ئاەتە ئەکەوی لە سوورەتی حجورات یا ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا تو فاسقي ئەگەریش ئەتەوێت عەفو دەکەین بەس جارێتر دووبارەی نەکەیتەوە وتی بابە عەفوم کە بەخواتر جارێتر دووبارەی ناکەمەوە ئەوە کاربەدەستە خۆزگایە ڕبعێ کاربەدەستانی کوردستان وڵاتانی ئیسلام دەرس لەمە وەربگرن دووزمانەکان لە خۆیان نزیک نەکەنەوە فیتنە و جاسووسەکان لە خۆیان نزیک نەکەنەوە بزان چی مشکیلە حەلە بێ لە وڵاتی ئێمە ئەگەر خەبەرێکت بۆ هات تۆش مەڕۆ جاسووسی بکە لەسەر کابرا خەبەرێکیان هێنا وتیان فڵانە کەس وای وتێ تۆش مەڕۆ جاسووسی بکە و بزانم ئایا ڕاستە ئایا تۆش دوایە بی بە جاسووس بەری ئەوە ئەکەوی کە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ وەلا تەجەسەسوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆتان پارێزن لە جاسووسی ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ ئەو کەسانەی کە دووزمانی ئەکەن بۆیان هەیە تەوبە بکەن تا ئێستا تۆ دووزمانیت کردەوە نەتزانیە خەتەرە ئەوە ئێستا مەلاتارق باسی کرد و ئاەت و حەدیث جەخت لەسەرەوە کاتوە کە گوناحبارترین کەسە ئەو کەسەی کە دووزمانیەکە لە نێوانی خەڵکە ئێستا زانیت هیچ عوزرێکت هەیە تر ئاەت خوای تەعالا فەرمێ هەمازی مەشاء بنەمیم حەدیث پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يدخل الجنة نمام أو قتات تو تواز بێرە تەوبە بکە لەخوا بترسە لە دوای ئەمەش تۆ بڕۆی هەر خەریکی فیتنەی بی هەر خەریکی دووزمانی بی یعنی کەوابوو تۆ نوێژەکانت درۆیە هاتنت بۆ جمعەت درۆکەی ڕۆژ و گرتنی ڕەمەزانت ڕاست ناکەی تاودانت بۆ عومرەکردن قیمەتی نییە خوای تەعالا هەمومان پارێزوە لەوانە نەبین ئینشاء الله تعالی